ئەمڕۆ ئێمەش وەکو هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر بڕیارمان داوە کە نەخۆشخانەیەک تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دروست بکەین و ئەو شوێنی کە ئێمە ئێستا لێی وەستاوین شوێنی مەوقعی دروستکردنی نەخۆشخانەکەیە و من لێرەوە بەڕاستی دەستخۆشی و سوپاسی خۆمان بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە پشتەوە وەستاون کە ئامادەیی و دەست پێشخەریان کردووە بۆ ئەوەی ئەم نەخۆشخانەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دروست بکرێت بۆ ئەوەی ئەم نەخۆشخانەیە هەم لە داهاتووشدا ئیسفادەی لێ بکرێت بۆ هەموو ئەو نەخۆشیە گوازراوانەی ئەو پەتاوەرزیانی کە هەیە. ئێمە بە پێویستمان زانی کە هەوڵ بدرێت نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا دروست بکرێت و پاشانیش سوودی لێ ببیندرێت وەکو نەخۆشخانەیەک و وەکو تەواریەک بۆ امتیساسکردنی ئەو لۆدە زۆرەی لەسەر نەخۆشخانەی ڕانیە بۆ وەرگرتنی ئەو نەخۆشانەی لە سنووری چوارخوڕنەوە حاجیاوە و سنووری ڕانی و هەموو سنوورەکە دەبێت.